نابێت پێڵین منداڵان پێشوەختە گەورە بن. لە نووسینی چرۆ ڕەشید. هەموو ساڵێک لە جیهاندا لەژێر دروشمی مافی منداڵان بۆ ژیانێکی باشتر، پەروەردە، تەندروستی و یاریکردن، ڕۆژێکی تایبەت و جیاوازی پڕ لە چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچێت. شاشەکان پڕ دەبن لە وێنە و وشەی ڕەنگاوڕەنگی جوانی منداڵانە، لەسەر خەونەکانی منداڵ و مافی ئایندەیەکی باشتر بۆیان. ئەو ڕۆژەش ناونراوە ڕۆژی جیهانی منداڵان. لە کاتێکدا بەشێک لە منداڵان لە وڵاتە جیاوازەکاندا نەک هەر ئەم ڕۆژە ناناسن، بەڵکو بەردەوام سەرقاڵی هەوڵدانن بۆ دابینکردنی بژێوی ژیانیان. لە کوردستانیش بینینی منداڵ لەسەر شەقامەکان بووەتە دیاردەیەکی ئازاربەخش، دیمەنێکی تراژدی لە کاتێکدا ئەم منداڵانە پێویست بوو لە ناوەندە پەروەردەییەکاندا خەونەکانیان بنەخشێنن. ئەم جۆرەی منداڵ لە بری جانتای قوتابخانە و قەڵەم و دەفتەر سندوقی پێڵاو بۆ یاخکردنیان لە بەردەمدایە و ڕادەکەن بە دوای ئۆتۆمۆبیلی سەر شەقامەکاندا بۆ ئەوەی پاکی بکەنەوە یاخۆت ئاو دەفرۆشن. ڕۆخساریان ماندوویەتیەکی زیاتر لە تەمەنی خۆیانی هەڵگرتووە. چاوەکانیان لە بری ئەوەی پڕ بێت لە بریسکانە و سەرسوڕمان پڕن لە دڵە ڕاوکێژیان. بارودۆخی سەختی ئابووری ناچاری کردوون بچنە جیهانێکەوە لە ئاستی تەمەن و توانای خۆیان زیاترەوە. ئەو منداڵانەی کە لەسەر شەقام کار دەکەن نەک هەر خوێندن، بەڵکو مافی منداڵیەتیشیان لە دەست دەدەن. منداڵی تەنیا تەمەنێکی کاتی نییە، بەڵکو هەستکردنە بە ئاسایش و یاریکردن. کاتێک منداڵ ناچار دەبێت زوو بارگرانیەکانی ژیان هەڵبگرێت، خەونەکانی لە قوڵایی ناخیدا تێک دەشکێت. لە ڕۆژی جیهانی منداڵاندا ناکرێت تەنیا بە وشە گزارش لە مافی منداڵ بکرێت، لە کاتێکدا هەزاران منداڵ لە پشت جامی ئۆتۆمۆبیلەکانەوە وەستاون و چاوەڕێ نیگایەکی میهرەبان یاخود بڕەپارەیەکی کەمن. نەک ڕۆژێکی ئاهەنگێڕان، پێویستیان بە کۆمەڵگەیەکە هەموو ڕۆژێک بیان پارێزێت، قوتابخانەیەک کە دەرگای هیوا و خۆزگەیان بۆ بکاتەوە. لە ڕوانگەی پەروەردەییەوە منداڵان کە لەسەر شەقام دەمێننەوە چەندین دەرفەتی گەشەکردنی کۆمەڵایەتی، دەرونی و تەندروستی لەدەست دەدەن. ترس و دڵەڕاوکێ پێش ئاسایش فێر دەبن، ماندوویەتی پێش یاریکردن و بەرپرسیارەتی پێش ئەوەی لە مانای منداڵی تێبگەن. ئەوە شوا دەکات بۆشایەکی سۆزداریان بۆ دروست ببێت و پڕکردنەوەی لە داهاتوودا قورس ببێت. سەرەڕای هەموو ئەمانە تروسکایەکی بچووکی هیوا لە چاوی ئەم منداڵانەدا دەمێنێتەوە، لەوانەیە هێندێکیان خەون بە جانتایکی قوتابخانەوە ببینن، یاخود یاریەکی سادا، یاخود ڕۆژگارێک کە بەبێ ترس و ماندوویەتی بگەڕێنەوە ماڵەوە. خەونی زۆر بچووک، بەڵام لەلای ئەوان هێندەی ژیان گەورن. لەبەر ئەوە پێویستە ڕۆژی جیهانی منداڵان تەنیا ڕۆژێکی ئاهەنگێڕان نەبێت، بەڵکو باشترە یادێکی مرۆیی ڕاستەقینە بێت و لە خۆمان بپرسین چ جۆرە جیهانێک بۆ منداڵان دروست بکەین؟ ئایا تەنیا ئاهەنگێڕان بۆ منداڵان بەسە؟ لە کاتێکدا بەشێک لە منداڵان لەسەر شەقامەکاندا ڕۆژ دەکەنەوە. نابێت پێڵین پێشوەختە گەورە بن. منداڵی بۆ خەونبینین و خەندە و خۆشی و فێربوونە، نەک ماندوو بوون.